بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێ، من یادگار فایقم. ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵتانە بم بۆ باسی ڕۆژی ئەم شەومان لەگەڵ جەنابی دکتۆر هەڤاڵ ئەبووبەکر پارێزگاری سلێمانی مەبەستمە زۆر بە کورتی بۆی کاتەکە استیغلال بکەین کۆمەڵێک شت باس بکەم. ئەم شەو مەبەستمە کۆمەڵێک پرسێ تایبەتە بە هاوڵاتیانی سنووری سلێمانی و سلێمانی بە دیاریکراوی مەبەستمە وەڵامیان بۆ وەربگرمەوە، چ سەبارەت بە خزمەت گوزاریەکان بێت، چ سەبارەت بە نەوت بێت، چ سەبارەت بە کارەبا بێت، و چ سەبارەت بەوانش بێت کە زۆر نامەیان ناردۆ، زۆر گلەیان کردووە دەستگێر و ئەوانەی لەناو بازار کاسبیەکەن بە عەرەبانەکەیان بێ بە هەر ڕێگەیەک بێت. ئەڵێن 9 مانگە حاڵمان زۆر پەرێشانە. مەبەستمە پرسیاری ئەوە بکەم داهاتی سلێمانی چۆن نەخرێتە خزمەتی شارەکەەوە. مەبەستمە بزانم ئایا پارێزگاری نوێی سلێمانی لە چییە پارێزێت لێرە بەدووە وە چی بۆ دابینەکات و چۆن وەکو ئەمڕۆ لە پرس کۆنفرانسەکە ئاماژەی پێدا داهات و پارە و سەرمایە گوزاریە هێنێ بۆ سلێمانی و ئەی خاتە خزمەتی شارەکەەوە. ئایا ئەخیر پرسیارم ئەوەیە دکتۆر هەڤاڵ ئەبووبەکر لە پشکی بزوتنەوەی گۆڕان بە دەنگی خۆی و بەستەحقاقی هەڵبژاردننی خۆی بووە بە پارێزگاری سلێمانی، وەکو وترێت زیاتر لە 241,000 دەنگ ئەوەی بە فەرمی ئەلان کراوە و لە شوێنی تریش ئاماژەی پێداوە کە دەنگەکان زۆر لەوە زیاتر بوون. دکتۆر هەڤاڵ ئەبووبەکر وەکو گۆڕانێک ئیدارەی شارەکە ئادات یان وەکو پارێزگارێک پارێزگاری لە بەرژەوەندیەکانی شارەکە هاوڵاتیانیەکە دکتۆر هەڤاڵ ئەبووبەکر پارێزگاری سلێمانی سڵاوتان لێبێت دوێڕایی پیرۆزبایی. ئەمەوێت بەو پرسیارە دەست پێ بکەم لە پرس کۆنفرانسەکەی ئەمڕۆ ئاماژەت بە کۆمەڵێک کار و پرۆژەدا و ئەو کاتی لە بەردەستی جەنابتانە نزیکی ئەگەر بڵێن نیو ساڵێکە 6 مانگە تقریبن ئەگەر زیاتر نەبێت، چۆن ئەتوانن لەو ماوە قیاسیە هەموو هەوڵەکانی خۆتان چڕ بکەنەوە و پرۆژەکانتان جێبەجێ بکەن لە خزمەتی شارەکە؟ بنای خۆی بەخشندەی میهرەبان، سوپاس بۆ ئێوە پیرۆزبایی لە هەموو خەڵکی کوردستانەکەم لە ڕەوەندی کوردی و تایبەتی لە پارێزگای سلێمانی و لێرەوە ڕێز و پیرۆزبایی و سڵاوانێرم بە ڕێز کاک نەوشما مستەفا کە پێش هەموو خەڵکی کوردستان پێش ئەو سەدان هەزار دەنگە منی بۆ ئەم ئەرکا ڕاست بارد بۆ ئەوی بتوانینەوە مۆدێلەی لە ڕووی سیاسیەوە لە گۆ ئاستی گۆڕانکاری ناو هێزە سیاسیەکان لە نامانەکایەوە ئێمە بتوانین لە پرۆسی دەوڵەتداریە لە دامودەزگای دەوڵەتیە جێبەجێ بکەین. ئەوەی کە باسی ماوە زۆرەکرێ کەمی ماوە و کێشەی زۆر و ئەدای ئێمە و ئەتوانین چی بکەین. ئەوەی بۆ ئێمە گرنگە دووشتی سەرەکیە، سەرمایی مرۆییە و خاکە ئیسیسمارە. ئەگەر سەرمایی مرۆیی خۆمان بەکاربێنین هەر لە فەرمانبەرێکەوە لە مامۆستایەکەوە لە هاوڵاتیەکمانەوە لە بازرگانێکمانەوە و وڵاتەکەی خۆمان بەدەستی ئەو بە عەقڵی ئەو بە جوهدی ئەو بخەینەگەڕ بیپارێزین وەوای لێ بکەین کە بتوانێت بە بیری تازە بە داهێنانی شتی نوێ بۆ بەرهێنانی نوێ بە سەرمایە گوزاری نوێ ئەم خاکە بەکاربێنێ. ئەوە سەرمایە و سەرمایی دارایی و ماڵی تەحسیل حاصڵە، چونکە سەرمایە لە تەفاعولی بەشەر لەگەڵ خاک لەگەڵ ژینگە دروستە بێ. مرۆڤ ئێوە چی لەسەر خاک دروستکە و چی دەست بکەوێ دەستکەوتەکە نەتیجەیە. ئێمە لەم قۆناغەیە ئەگەر نەشتوانین بە پارەیەکی زۆر چ حکومەت نەیبێت چ لە بەردەستی پارێزگای سلێمانیانە بێ، بەڵام سەرمایەکی مرۆیی زۆر باش و بەکارنەهاتوومان هەیە، ماتەوزەیەکی زۆرمان هەیە، دڵشکاومان هەیە، سەرانە لێسەنراومان هەیە، پشک لێخراومان هەیە، کارپێداخراومان هەیە، لە کارخراومان هەیە، دەرفەت بۆ نەرەخساومان هەیە. لایەنی کەم خۆ ئەتوانین ئەمانە بەرینەوە سەر ڕێژکە ڕاستەقینەکەی بۆ ئەوەی بەوەی بەدەستی خۆیەوێتی بێ ئەم وڵاتە ئاوادانکات. ئەمە لە گوتارەوە ئەکەن بە کردار و وەکووترێت تەوزیفیەکەن لە کارەکە. ئێمە لەگەڵ خەڵکی خۆمان قسەمان کردووە هەر لە سەرمایەدارە گەورەکانمانەوە تا هاوڵاتی ئاسایی و هەژارەکانمان ئامادەی ئەم پرۆسەیەن. حکومەتی هەرێمی کوردستانیش داوای پارەمان لە حکومەت نەکردووە، تومانە ئێمە پارە بۆ پیاکەین، تەنیا داوامان لێ کردووە دەسەڵاتمان باتێەوە دەسەڵاتمان بۆ شۆڕکاتەوە. ئەوان ئامادەن و بەڵێنیان ناوەوە لە لێدوانی فەرمی حکومەتی شاپێش چوونیان بۆ فەڕەنسا بە ڕێز جێگری حکومەتی هەرێمی کوردستان جەختی کردەوە دوای کۆبوونەوەکەی ئێمە کە لە دوای چارەسەرکردنی کێشەی موچە دەسەڵاتێکی زۆری کارژێڕی و دارایی بۆ پارێزگاکان ئەبەزێنن کە ئێمە بە پێویست بە خۆمان بە دەستکەوتێکی گەورەی بۆ هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان ئەزانین کە ئەو دەسەڵاتە بەخشرا ئێمە توانین ئەو کاتە داهات بێنینەوە بۆ وڵات و هاوڵاتی بەگەڕ بخەین، دەرفەتی کار دروستکەین و سەرمایە گوزاری بکەین و پارە بخەینەوە بازار و جوڵە دروستکەین. بەڵام ئەگەر ئەمە نەبوو
دەسەڵاتەکان قۆرخ کران یان لەسەر تەمیزی حیزبی و کەسی و سیاسی کران کوردستانە باتە قۆناغی 16 تشرین گرنگە ئەگەر کورد لە هەموو دەستکەوت و سەروەریەکان و سەرکەوتنەکانی ڕاپەڕین و پێکێنانی حکوومەت و سەروەری یاستا و پەرلەمانی سوودی نەبینی بێ سوود لە شکستی 16 تشرین وەربگرێ ئەو کاتێک ئێمە خاک لە دەستین هێز لە دەستین ئابووری لە دەستین کانزا و نەوت و سامانە سروشتەکان لە دەستین ناکرێت ئیتر بە هەمان مۆدێلی حکومڕانی شکست خواردووی پێش 16 تشرین ئیداری وڵاتکەین کە مۆدێلەکە مۆدێلێکی بە حیزبیکردنی دام و دەستگا دەوڵەتیەکان بوو مۆدێلی دوای 16 تشرین ئەبێ مۆدێلێ بێ مۆدێلی بە دامەزراوەیکردنی دام و دەستگاکان بێ کائینی بەشەری کورد لە کەس لە کادری حیزبیەوە بکا بە هاوڵاتی شخصەتی قانونی باتێ و عیلاقە لە بینی خۆی ئەوانە بکە بە عیلاقەیە قانون تحتیدی ئەگەر قسە لەسەر بەدامەزراوەی بکەین بەدامەزراوەیکردن ئەو ترێت ینی لە نێوان کەوانەیەکە عەقڵیەتی شەرقی و ڕۆژهەڵاتی بە شێوەیەک لە شێوەکان کە دێت ئەوانەی پێش خۆی سفرەکاتەوە لە سفرەوە دەست پێکە یعنی لە کاسبکارێکی ناو بازارەوە بیگرین تا ئەگاتە پزیشکێک کە بۆ نمونە دەرمانەکانی پێ بۆ بێڵێ ئێمە دکتۆرێکی تر بۆی نووسی وڵە خراپی کردووە تا ئەگاتە دەوایرەکانمان تا ئەگاتە تەنانەت سەرۆکی حکوومەتەکانیشمان تۆ چۆن ئیدامە بەکارەکانی ئەوانەی پێش خۆت ئەدەی سفریان ناکەیتەوە بەڵکو ئەگەر لە حەوت وەستا بێتن تۆ 8 و 9 دەتەواوەکەی بەدڵنیاییەوە ئەوەی ئیشی خەڵکی تر سفرەکاتەوە بەهای ژمارەی خۆی سفرە من لایەنی کەم ئەگەر زەربیەکیان نەکەم کە بەهای خۆیان بۆ دەرەچێتەوە زەربی دەیانەکەم زەربی سەدیانەکەم چونکە ئەوانش لە بارودۆخێکی سەختتر لەمەی منە ئیدارەیان کردووە لەوانەیە ئەمە زۆرێک لە لایەنە سیاسیەکانمان تێپەڕاندبێ من ئێستا هەموو لایەنە سیاسیانەی لە کێبڕکیا بووین و لە بەرامبەرمان ئارمیسا پشتیوانمانن بۆیە ڕاستە فرسەتە ئابوووریەکە سەختە قەیرانەکان قوڵن بەڵام لە ئاسە سیاسیەکەیەوە لە ئاستی حکومڕانی و دەوڵەتداریەکەیەوە گۆڕانکاریێکی جەوهری هاتۆ کە پارێزگارەکانی پێشبوون ئەو دەرفەتیان نەبووە یعنی تەواوی پارتە سیاسیەکانی کوردستان تا ئێستا بەڕاستی من بە ئەمانەتەوە ئەیڵێم هەموو هێزە سەرەکیەکان لە پێشەوە نەکەر پشتیوانیان دەربڕیوە لەسەر ئەرزی واقعیش بەڵێنی جێبەجێکردنیان ناوە و ئیمڕۆژ لە تەختیەکردنی دەست بەکاربوونی ئێمەیە بەڕاستی هیچ کەسێک حساسی نەکردووە ئەمە کەناڵی گەلی کوردستانە کەناڵی 24 کوردستان تیڤە زاگرۆزە کێنێنە ئەمە ئەو لەحزەیەکە بێ بە ئیتارێکی نیشتیمانی بە ئامانجێکی نیشتیمانی خەبات بکەین بەڕاستی من لێرە سوپاسی یەک بێکیانەکەم چکە من بەتەنیا ناتوانم سەرکەوە من لە یاریە فەردیەکەم لە هەڵبژاردنا بردەوە بەڵام میلەتەکەم نەیبردەوە خەڵکەکەم نەیبردەوە پارێزگاکەم نەیبردەوە چکەوە بە یاری فیرەقیە یاری جەماعیە بە تیم ئەکرێ ئەم تیمە پێویستی بە هەموو لایەکە بۆیە ئەگەر بمانەوێ ئەم دۆخە تێپەڕێنین ئەوە تەنیا بەبوونی من بە پارێزگار تێناپەڕێ بە پشتیوانی هەموو ئەو خۆشەویستانە تێ داواکاریت لە هاوڵاتیان چییە یعنی چۆن کارێکی واکەی هێڵێکی گەرم هەبێت نازانم سندوقێکی سکاڵا هەبێت ئەگەر دەستیشیان نەگا بەخۆت ڕەنگە بۆ نمونە بەردەوام دەستیان نەگابێت و یان ژمارە و کەسانی سەردان تەکەن زۆر زیاتر بێ لەوەی چاوەڕێکی بە چ ڕێگەیەک داواکاری و ڕەخنە و پێشنیازەکانیان وەرەگری کە جیاواز بێت لەگەڵ پارێزگارەکانی دیکەی کوردستان لەگەڵ ڕێزمان بۆ هەمویان بەڵام تۆ چۆن ئەتەوێت جیاوازی دروست بکەیت من ئەمڕۆ لەگەڵ بەشێکی زۆر لە قایمقامەکان و بەڕێوەری ناحیەکان و بەڕێوەری دام و دەستگاکان قسەمان کردووە بە هەمویانم و تۆ بەڵێنم ماونەتێ دەسەڵات دابەشەکەین بۆی ئەرک و بەرپرسیارەتی دابەشکەین کە دەسەڵات لای قایمقامێک بوو هاوڵاتیەک لە قەڵات زێوایە هاوڵاتیەک لە پێنجوێنەوە نایە بۆ لای من وەڵامەکەی لای قایمقامەکەی دەست دەکەوێت بەڵام کە وەڵامەکەی لای قایمقامەکەی نەبوو قایمقامەکەی نێرێ بۆ منی ژێنێرم بۆ سەرۆکی حکوومەت نە ئێمە لەگەڵ سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت دانیشتوین و تومانە مشارەکەمان پێ بکەن لە گەڵاڵەکردنی بڕیارە بۆی بەرپرسیارەتی هەڵگرین لە جێبەجێکردنی بڕیارە دەسەڵاتمان بنێ بۆی ئەرک و بەرپرسیارەتیتان لەگەڵا هەڵگرین لەبەرەوە ئەم مۆدێلە ئێستا ئیقرار کراوە بەڕاستی ئەمە مژدەیەکی خۆشە کە دەسەڵات شۆڕ بوویەوە ئەو کاتە هەوڵاتی پێویستی بە من نییە سکاڵا بێنە بۆ لای من ئەیبا بۆ قوتابخانەی کە مناڵەکەی کێشەی هەیە ئەو بەڕێوەبەری قوتابخانەیە بڕیارەیە ئەیبا بۆ بەڕێوەری ناحیی کە ئەم کێشەی لەگەڵی ئەگەر ئەو لاستی بەرپرسیارەتەکەی ئەو کاتە ڕێوشێنی یاسایی پیشانی خەڵگەین بۆ ئەوەی سلسلەی مەراجع نەپشڕێ مؤسسە بەمە دروستە بێ ناکرێت زیگزاک و پەڕین و پەڕاندن هەبێ لەمە پەڕینەوە هەبێ هەیئاتی یاسایی دروستەکەین هەوڵەین دەستەی نەزاهە دەستی چاودێری دارایی
دادگای کارگێڕی دادگاکانمان بەگشتی بە پێی اختصاساتی خۆیان هەموو ئەمانە لەگەڵ میدیاکانە ڕێکخراوە مەدەنیەکانە لەگەڵ نخبەی وڵاتەکەمانە لەگەڵ ئەوەی کە من ئێستا لێرەشەوە بەیانی شتێکم لێ ڕاگەیان بەڵام دیارە زۆر بە دیقەتەوە وەرنەگیراوە من لەگەڵ ئەوەیان و ئیش لەسەرەوە ئەەکەم دوای ئەوەی لەسەر مبادرەی ئێمە زۆر بەسپاسەوە بۆ وەزیری شارەوانی حکوومەت هەرێمی کوردستان کە ئەو کاتە سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بوون لە چەند کۆبوونەوەیەک داوام کرد و لەگەڵ سەرۆکی حکوومەت کە هاتە سلێمانی داوام کرد ئیقرارمان کرد کە مادەی 25 لە یاسای ژمارەسی ساڵی 2009 کاڵۆشانەوەی شارەوانیەکان و دروستکردنەوەی شارەوانی لەسەر ئەساسێکی تازە لەسەر ئەساسی بەشداری پێکردنی و جەهای شار بەڕێوەبەری دایرە خەدەمیەکان لەسەرەوە فۆرمەی لە وڵاتانی تر هەیە دروستکەینەوە خۆشبەختانە لە دوا کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە بە هیمەتی وەزیری شارەوانی ئەوە بوو بە بڕیار ئەمەوە ئەکامە بۆ چییە؟ من لە خەمی ئەوەیان نەک ئەنجومەنی شارەوانەکان بە ئەکتیڤی دروستکەینەوە ئەبێ ئەنجومەنی گەڕەکەکانیش دروستکەینەوە ئەبێ بە پرسوڕای خەڵکی گەڕەکەکان ئێمە پرۆژەبەرینە شوێنەکان بۆیە ئەنجومەنی گەڕەک ئەتوانێت بێ مسائلەی ئێمە بکە لەکیەوە دەست بە ماکی ئێمە ئیشەڵڵا با لە دوای ئەوەی سوێندی یاساییمان خوارد کەوتینە کارکردن دەستەکەین بەو ئیش باش پرسیارم لەسەرەوەشە بێت لە قسەکانتە ئاماژەت بەوەدا کە کارکردنی تۆ کاری تیمە چیتر کاری تاک و فەردی نابێت ئەگەر ئەم حکوومەتە خۆجەیەکە دکتۆر هەڤاڵ ئەبوو ئەم حکوومەتە خۆجەیی سلێمانی دکتۆر هەڤاڵ ئەبوو بەکر سەرۆکی حکوومەتەکە بێ ئەوە ئەنجومەنی پارێزگا پەرلەمانەکەیەتی ڕاست واتە چاودێری تۆکەن متابعەتەکەن و هاوکاریش دەکەن بەڵام هێندەی وەکو ڕاگەیاندن کارێک من تێبینیم کردووە نازانم تا چەندە پێکا بێتم یعنی ئەمڕۆ بەرپرسێکی ئەنجومەنی پارێزگا ئاماژە بەوە داڵێ و پلانی دایناوە لەو ماوەیە بۆی جێبەجێ ناکرێت یعنی من لە ئێستەوە هەستەکەم ینی هاوکاری بەدی ناکرێت یان ئەمە چۆن نەکرێت چۆن و پەیامیشت بۆ ئەندامانی ئەنجومەن چییە؟ ئەوەی کە من ئەمڕۆ چوومە خزمەتی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و ئەوەی کە دەنگیان ناوە بە من دوای خەڵک و منیان ڕاست پاردووە منی سا تەنیا نوێنەری خەڵک نیم نوێنەری هەمویانم چکا و هەموو لیستار حولیستەکە بەشداری ئەم پرۆسیان کردو مسپاسیانەکەم و منیان بۆم ئەرکە دەستنیشان کردو و دەنگیان پیاوم ڕایان سپاردوم ئێمە گرەوەکەمان لەسەر ئەوە نییە چەندمان پێ جێبەجێکرێ گرەوەکەمانەوە ئیرادەمان هەیە کەم تەرخەمی ناکەین خۆمان گورجەکەینەوە لە فترەی ئێمە جێبەجێ نابێ بە ڕێزێکی تریکە گرنگ ئێمە شتەکان بینەوە سەرپایی ڕاستەقینە و ڕاستی خۆی بۆ نمونە لە پێش ئێمەیە بە حکمی 26 ساڵی ڕابردووی ململانە سیاسی و حیزبیەکان لە کوردستانەوە بە تایبەتی لەم ناوچەی ئێمەیە بە گەرمیانەوە تاکو ڕاپەڕینیش مۆدێلی زاڵبوونی هەیمەنەی حیزب و هەیمەنەی سیاست باو بووە لە هەموو ماڵەکە بەشی مەکتەب سیاسیەک خەڵکە دەزەکەوێ بەڵام لە هیچ ماڵەکە بەشی نەوت و فتیلەیەک نەوتێ دەست ناکەوێ بەشی 24 ساعت کارەبا و دەست ناکەوێ بەشی مانگێک پارەی نەختینە و نووسود بۆ ئەو خەڵکو و نەخۆش و داماوانە دەست ناکەوێ بۆ چونکە ئێمە بە هەڵە دەستمان بۆ سیاست بردووە سیاستمان لە حیزبایەتیا توانوەتەوە کە خۆی بە حیزبایەتی لە سیاسەت بتوێنیتەوە ئیشی ئێمە ئەوەیە کە بایەخ بە مۆدێل و بە هەیمەنەی ئابووری بین بە بژانەوەی بازار و دروستکردنی دەرفەتی کار بین ئەمەمان لەگەڵ حکومەتیش باس کردووە ئەو کاتی تۆ خەمی بندیوارەکانتەوە پێ دوایە ئەگەر موچیان ببڕی یەنەوە سەر حیزب بوو پێگەکەش دەتۆ ئەسەنن و ناشتوانی ژماری تەواوبەی بە بەغدا و موچەی هەموو عالەمە پێ بڕیوە ئەمە مەکە دەرفەت بە من بە کارگەی گەورە بێنم دەرفەتی کار دروستکەم عقاراتی زۆر بکەم ئیش بکەم کە کردم بندیوارەکەی تۆ بە عارەقی ناوچەوانی خۆی نەک بە لەبەر خاتر و خۆتری حیزبەکەی تۆ موچەی خۆی ئەیسەنێ بە عارەقی ناوچەوان و دەستی خۆی ئەیسەنێ ئەو کاتە حیزبەکەشە بەهێزەکە ئەو بەخشش و ئابوونەیە بە حیزبەکەت ئەو کاتە ڕژمارەیەکی ڕێکی ژێی بەبەغا ئەو کاتە تۆ سەربەرزانە هاوڵاتیەکانێ بە کەرامەتێکی بەرزەوە بە ئیشکردنی خۆیان وڵات دروستەکەن هەر کەسێ دەستی لە ئیشکردنانە بێ دەست و پەنجە لەگەڵ ئیش دروست نەکە وڵات بەهی خۆی نازانێ ئینتیما لە وڵات ئێمە بۆیە زەعیف بووە خەڵک پارەی خۆڕایی وەرەگرێ خەڵک ئەگەر ئەم ئاوە بە پارە بکڕێ بە قومقومەی خواتەوە و ئەگەر لێشی مایەوە نەی خوارد ئەی کاتە ئینجانەکەیەوە نایڕژێت و فڕی نایە چونکە پارەی پیاوە هەوڵی لەگەڵاوە چۆ لە دوکانێک کڕیوێتی بەڕاستی ئەو مۆدلی ئێمە ئیشی لەسەرەکەین مۆدلی بەدیلی ئەم کایە سیاسی و حیزبیە کە دروست بووە بۆیە داوا لە هەموو لایەکین یارمەتیمان بن ئیتر واز دە پشکێنە و سەهم و سەرانە و وەکو کاگنۆشوانە و ڕاو و ڕوت و ئەوانە بێنن بۆ ئەوەی بتوانین
سوال و ساقە و سەرانەوەی ناوی ناو سیئسەکە سوال و ساقە و سەرانە باواز دەمە بێنین من دڵنیا دەکەمەوە ئەو کاتە حکوومەت پێویستی بەداهاتی خەڵکە بێ و خەڵک حکوومەتە هاوکاری وە بەرهێن و خاوەن پارە و خاوەن سەرمایەکانە بی بۆی پرۆژەکانیان جێبەجێ بکەن نەک ڕێگریان لێ بکەیت وەکو خۆ دوتت داوای پشک و ساق و سەرانەیان لێ بەڵێ من ئەمڕۆ کۆمەڵێکی زۆر لە سەرمایه‌دارەکانی سلێمانی بینی دڵنیام کردوونەتەوە کە تەماعی من ئەوەیە ئەوان زۆرترین خەڵکم بۆ بخەنە ئیش و بە کوالیتێکی باش کەرەستەی خاوی ئەم وڵاتەم بۆ بەکاربێنن و کاڵای من بەرنە ئاسی بازاڕەکانی دنیاوە ئێمە عوملەی سەعب بێنین کاڵا بەرینە دەرەوە نەک هەموو شتێک لە دەرەوە بێنین و زۆرترین پارە بەرینە دەرەوە لە بەرامبەرە ئەوان حەقی خۆیان دەستکەوتیان یعنی ئێران و تورکیا ماس لە ئێمە بگرنەوە من چەند جار من باسم کردووە قەیرانی ماس لە کوردستان ئەزانیم ئێرانیەکان پیان وتوین چەند جارەڵێ ئێمە زۆر سەیرمان بەلای ئێوەیەت ئەڵێ هەموو ماڵێ لە لادەیە بەشی خۆی شیرایی و سپیایی هەیە ئێوە لە هەرێمی کوردستانە بەشی بەیانیەک سپیاییتان نییە بەقەد لادەیە بیرکردنەوەتان نییە بڕواتانە بێت تورکیاش و ئێرانی ژوامان پێڵن کە ئێمە زۆرترین منتوجی ئەوانە بەکارەهێنین بۆیە گەر ئێمە سەرمایه‌گوزاریمان دروست کرد من تەماعم لەوە نییە دەوڵەمەند بن مۆ پارە بۆ گۆڕان بەرم ئەمە ناکەم ئیشم بەوە نییە من ئەبێ هاوڵاتیەکانم دەرفەتی ئیشکردن و ژیانێکی بەختەوەریانە بێ بە ڕەفاهیەت و بە ژیانێکی خۆش و ئاسوودەوە بژین نەفعی عام هەبێ لە وڵاتەیە سوودی گشتی هەبێ ئیسیسمار لە سەرمایی مرۆیی ئاکەم بازرگان ئیسیسمار لە پارەیەکە پارە بۆ ئەو بەڵام مەرجی لەسەردانێم پارکی پێەکەم باجی لێسەنم گومرگ و ڕسوماتی لێسەنم جادەی پێەکەم قرتاوی پێەکەم بەشداری پێەکەم لە بنیادانی وڵاتەکەیە ئەو ئیشی پارەپیاکردنە سەرمایە گوزاریە ئیشی من دەوڵەتداریە نابێ من داخولی پێگە و پاوانی کایەکی تر بکەم دکتۆر داوای لێبوردنەکەم ئەگەر لێرە بەدوا زوو قسەکانت پێ بڕم پرسیار بکەم چونکە پرسیارێکی زۆرم بۆ هاتووە و تایبەتە بە خەڵکیش ئەبێ بیانکەم سبەی بۆ چنە هەولێر ئێمە وا بڕیارە گەڕێ بکەوێ لە بەپێی یاسای ژمارە 3 ساڵی 2009 ئەو کەسەی ئەنجومەن دەنگیاتێ و دوجار مەرسومی بۆ دەرەچێ لە بەردەم سەرۆکی حکوومەتی هەرێمە بە ئامادەبوونی بە ڕێزێگری سەرۆکی حکوومەت و وەزیری ناوخۆ سوێندی یاسایی ئەخوا باش یەکەم کارت وەکو پارێزگاری سلێمانی چی ئەبێت ئامادەکردنی پارێزگای سلێمانی ئەبێ لە ڕووی سەرمایی مرۆییەوە بۆ ئەوەی ئەرکەکانی ئایندەمان بەیەکەوە وەکو تیمێک جێبەجێ بکەین ئەم شارە و هەرێمی کوردستان بەگشتی و ناوچەکە وردە بەرە وەرزی سەرما هەنگاوانین خەمی گەورەی هاوڵاتیان لە پەنای موچە کارەبا و سوتەمەنیە بەرمیلێک نەوتە چۆن کار ئەەکەی و ئەمڕۆژ ئاماژەت پێدا کە وتت من ڕازگۆ بم لەگەڵ خەڵکە ئەتوانی چیان بۆ بکەی لەم دووڕۆ لە دابینکردنی کارەبا و لە دابینکردنی هیچ نەبێ بەرمیلێک نەوت یەکەم من داواکەمەوەی ئیمکانێتی باشە ئەوەنە چاوەڕێی بەرمیلێ نەوتی حکوومەت نەکا دەرفەت بۆ ئەوانە بێڵێتەوە کە دەخلیان مامناوەند و هەژارە خوار مامناوەندە بۆی حکومت ئەو قەبارە زۆری کە ئێمە لە سلێمانیا پێویستمان بۆی بەرمیلێنەوە بین بە هەر ماڵێک پێویستمان بە 102 میلیۆن لیتر هەیە هەموو دەوڵەتی عێراقی بڕیاریاوە بە هەموو هەرێمی کوردستان کە پێویستی بە نزیکەی 300 میلیۆن لیتر هەیە بۆی بەرمیلێکی باتێ 30 میلیۆنی ناردووە ئەنێرێ هێشتا بەشێکی ناردووە هەمووی تەواو نەبووە بە ڕۆژانە بە حیسەی دیاریکراو ئەینێرێ بۆ هەرسێ پارێزگاکەی هەرێمی کوردستان زائیدەن هەڵەبجەش کە کەوتۆتە سەرشانی ئێمە بەو شێوە ئەینێرێ بەڵام ئەگەرێمە خۆمان هاتین ئامارێکی ڕاستەقینەمان لەبەردەستا بوو من پلانم زۆرە چەندین ڕێگەم داناوە بەڵام هەموو سێکتەرەکانە بێ مستەجاب بن لەگەڵمان بڕوا دەبێ هیچ کێشەیە نەکارەبانە سوتەمەنی نامێنێ بۆ نمونە هاوڵاتی فێر بێت کە دەوڵەت مشوری ناخوا لە چلێ هاوی نانەوت بکڕێ ئەگەر پارەی پێ نییە لە مانگی 620,000 بوو اینجا بەدائیلی ترمان هەیە یەکێکی تر لەوانەیەمە لەگەڵ وڵاتەکانی دەوروبەرمان قسەمان کردووە لەما هاوکارمان بن لەگەڵ دەوڵەتی عێراق قسە کراوەوە ئەو بڕیاردراوە 30 میلیۆن بێ و 4 میلیۆن لیتر بەبێ بەرامبەر ئەنێرێ بۆ دەربەنی خان و دەوروبەری بەهۆی ئەو کارە سادباری کە تووشی ئەوێ بۆ بێ مقابل تەوزیعەکرێکەوە نیسبەتێکی باشە لایەکی تر داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین لەو دانیشتنی کە لە هەفتەی داهاتوو لەگەڵ یانە ئامان بێ بتوانین حسەیەک نەوتی خاو ببەن بە پاڵاوگە ناوخۆیەکانی خۆمان نیشتیمانیەکانمان بۆی بتوان نەوتی سمیمان بۆ بەرهەم بێنن بەشێکی داواکاریە لە حکوومەتی عێراق بۆی نیسبەتێکی زیاترمان بۆ بێنێ بەشێکی تری ئەوەیە کە بتوانین کێبڕکێ بخینە داوا لە بازرگانی نیشتیمانیەکانمان بکەین لە ئاستی ئەوەی نرخەی ئیستا هەیە کەمتر کێبڕچێ بێ لەوەی کەم نرخی بنزین سوتەمەنی بە تایبەتی نەوتی سپی لە وەرزەیە بێن نەخوارەوە بۆ ئەوی کە هاوڵاتی تیا سوودمەند بێ و ئەمە پرۆسەیەکی گشتگیرە لە هاوڵاتی وعی خۆیەوە لە وعی لە وعی هاوڵاتیەوە دەست پێەکە
تا ئەرکی حکوومەت یاریێمی کوردستان لە دابینکردنی نەوتی خاو بۆ پاڵاوگەکانی بە تایبەتی بازیان پەیوەست بە ئێمە. باشە. پرسیارێکی دیکە کە لە فەیسبوک و بە تەلەفۆن و بەنامەش بۆم هاتووە پرسیاری کاسبکاران و ئەوانن کە بەعارەقی نێوچاوانی خۆیان بژێوی بەشی یەک ڕۆژی ژیانی خۆیان دابینەکەن دەستگێر و عەرەبانچیەکان و هەموو ئەوانەی کە ینی کاریان لەسەرمە بوو ئاماژەیان بەوە داوەڵێن 9 مانگ پێش ئێستا ئێمە دوور خراوینەتەوە لە شوێنی کارەکانمان و شوێنێکمان بۆ دابین کراوە وەکوەوەی 9 مانگە بێئیش بین زۆر جەختیان کردوتەوە ئەڵێ دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر زۆر خۆی بە خەمخۆری هەمووان نەزانێت و خۆی بە پارێزگاری هەمووان نەزانێت چیمان بۆ ئەکات وەڵامێکی فەرمیمان بداتەوە لەم بەرنامەیە کێشە دایم دوولایەنە حتا کە یەکێ نەخۆشەکەوێ تەنیا زیرەکی نەخۆشیەکە نابێ بمای چارەسەربوونی ئەو ئیستیجابەی جسمەکەش بۆ عیلاج ئەبێ بە بەشێکی گەورە لە چارەسەر من بەو بەڕێزانم و تۆ کەس بەقەد من نەچۆتە ناویان کەسیش بەقە من ناناسێ کەسیش بەقەد من گفتوگۆی لەگەڵ نەکردوون ئەوانە خەڵکی بەڕێزی ئەم شاری خۆمانن بە خۆیانم ڕاگەیاندووە چەند جار کۆبوونم لە شوێنەکانی خۆیان کردووە تا لەم ڕۆژانی پێشوشە دوو ڕوسێ ڕۆژ لەمەوە پێش لە خزمەتیان نبووم چەندین جاریش لەوەی ئوتێل فەرەح لەگەڵیان کۆبوومەتەوە 200-300 کەس کە مناقەشەمان کردووە من پێم وتون ئەوان خۆیان جزئێکن لە حەلەکە کێشەیەکەیە کە ئێمە چارەسەرمان کردووە بە هیمەتی پارێزگاری پێشووە بەڕێز قایمقامی سلێمانی و شارەوانی کە من لێرە دەستخۆشیان لێکەم ڕێخستنەوە و تەنزیمکردن و ئیدارەدانی شارە ئەمە شارە پایتەختی ڕۆشنبیریە ئەبێ ڕێوشوێنە بێ شۆستە بێ دوکان بێ جادە بێ ئێمە تەماعمان لەوەیە جادۆبان باشکەین دیسەیبڵ و خاوەن پێداویستی تایبەت پیای بڕوە تەماعمانەیە خەڵک بە پاسیل بتوانێت بە جادەکانمانە بڕوە بەڵام لە بەرامبەریشا دەرفەتی ژیان و بژێوی و هەلیکارە بۆ خەڵکەکانی خۆمان چارەسەر ئەکەن دوولایەنێ من لەگەڵ ماوت پێم وتون ئەم کێشەیە حکومەت ئێمە وەکو دەوڵەت داوا ئەکەین ئەبێ شار ڕێکخراو بێ منەظەم بێ نەگەر کەس حەزی لێ بوو بە تەختەیەک و بە قەرەوێڵەیەکەوە لە کوێویستی دای بنێ بەڵام لە مقابلە خەڵک هاوڵاتی ئەبێ حکومەت دەرفەتی ژیان و بژێوی و کاری بۆ بدۆزێتەوە من بەڵێنم پیاون کە ئەگەڕین شوێنی شیاویان بۆ ئەدۆزینەوە ئیشی تیا بکەن بەڵام ئەوان داواکەن ئێمە کاتیان بینێ بە دەستگێڕی بمێننەوە ئەمە فەرقەکەمانە کاتدان لە هەر سەعاتێکا بیکەیتەوە بۆ دەستگێڕ نەزمی شار تێگەچێ شار بەڕاستی شار ئیقاعی هەیە جیایە بە ئەوەی کە پێوتێ مجتەمەعی حەزەری و مجتەمەعی ڕیفی شار نەزمی تایە خانوەکانی لەسەر یەکنین هەر کەس دەکوێ حەزی لێبوو بێ دروست نەکراوە لە کۆڵانێکەوە بڕۆیت و ئەو سەری گیرا بێت و دووسێ ژن پێمان پێ بکەن یا دووسێ پیا و گاڵتەمان پێ بکەن نا ئەمە نییە شار نەزمی تایە کۆڵانی هەیە شەقامی هەیە گەڕەکی هەیە تەرقیم کراوە داتای هەیە پۆستینی هەیە خەڵک لە وڵاتێکەوەیە دەبێت لە ڕێی تۆمتۆمێکەوە لە ڕێی GPS-ێکەوە یەکسەر بێ بۆ ماڵی ئێوە ئەمە ڕێخستنەکەیەتی ئێمە داوامان لێ کردوون خۆتان پارێزگار و قایم بقام بن ئێمە ئەمانەیە نەزمی شار تێک نەچێ ئێوەش دەرفەت و ژیان لەگەڵ خۆیانە ئێمە خۆیانەکەین بە بەشێ لە حەل چونکە ئەوان خۆیان شارەزان لە هەموو کەس شارەزاترن بە چارەسەرکردنی ئەفکاری زۆر جوانیان ناوینەتێ من لێرەوە توانم دڵنیایان کەمەوە کە نایڵی نەزمی شار تێک بچێ بەڵام دڵنیاشیانەکەینەوە کە دەرفەتی کارکردنی شیاو دوای سەرژمێریکردنیان دوای دڵنیابوون لەوەی کە کاری تریان نییە دوای ئەوەی کە ئەوان ئەو شوێنانە پاکەکەنەوە ئەی پارێزن و دوای ئەوەی کە ئەو شوێنانە مامەڵە پێ ناکەن کڕین و فرۆشتنی پێ ناکەن بەسەر قوفڵی نایەن ئەوان ئێمە لە خزمەتی ئەوانە هاتوین ئیشەڵا بین بە بەشێک لە حەلی کێشەکانیان بە پشتیوانی خۆیان دکتۆر هەڤاڵ قسەیەکی تر هەیە ئەوترێت دوایەوەی کە دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر وەکو پارێزگاری نوێی سلێمانی دەست بەکارە بێت پرسیاری ئەوە کراوە شارەکە و سنووری شارەکە ئەکەوێتە ژێر هەیمەنەی بزوتنەوەی گۆڕان و هەنگاوەکانی دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر تەریب ئەبێت لەگەڵ سیاسەتی بزوتنەوەی گۆڕان وەکو پارتێکی سیاسی یان ئیدارەدانی ڕاستەقینە و منتقی بەرنامەی سیاسی و استراتیژی سیاسی بزوتنەوەی گۆڕان ئەمەیە کە من جێبەجێیەکەم دەوڵەتداریە حیزبایەتی و سیاستکردن حیزبایەتیە من لە ئەمڕۆ پارێزگاری سلێمانیم کاندیدی گۆڕان نیم بۆ پۆستی پارێزگای سلێمانی من بەدەست بۆ هەموو شتێگەبین چارەسەر یەکەین لە پێش هەموو شتێکەوە جیاکاری لەسەر بنەمای حیزبی ناهێڵین لەگەڵ بەرژەوەندی گۆڕانەوە بە هیچ جۆرێک ئەوەی ئێمە بەرژەوەندی نیشتیمانی بەرژەوەندی گشتی بەرژەوەندی باڵاکانی خەڵک و استراتیژی نەتەوەی و ئاسایشی نەوتەوەی بەهێندوەرەگرین کە بە دڵنیاییەوە پاراستنی ئەوانە پاراستنی خودی بزوتنەوەی گۆڕانە بۆیە من هەموو لایە دڵنیاکەمەوە ئەو فەرمانبەرەی ئەو بەرپرسەی ئەو بەڕێوبەرەی ئەو کەسەی
پارتیە یانێکێتیە یا هەر لایەکی ترە بە دڵسۆزانە و نیشتیمانیانە و خەمخۆرانە بە دەستپاکی و داوێنپاکی و ئەمانەتەوە خزمەتی وڵاتەکەیەکە لە پێش کەسێکەوەیە ئەگەر ئەندامی خانەی ڕاپەڕاندنی بزوتنەوەی گۆڕانیش بێت. دوو خولەکم ماوە و دوو پرسیاریشم ماوە. داهاتی سلێمانی ئاشکرایە ئەگەر ئاشکرانیە چۆن ئاشکرایەکەم لە شێوازی کۆکردنەوەی و سێکتەرەکانی ئاشکرایە لە ڕووی داتاکردن و کۆکردنەوەی نائاشکرایە بەڵام هەموو ئەطرافەکان بە ئەطرافە سیاسیەکانیشەوە ئەو بەڵێنیان بە ئێمەیاوە کە داهاتی حەقیقی سلێمانی ئەخەنە بەردەستمان و ئەو داهاتە شەفافیە دروستەکە و لێپرسینەوەش دروستەکە ئەو داهاتە داهاتی نەگۆڕانە نەیەکێتی هەواڵەکانی دکتۆرە ڤاڵە بوو بەکر وەکو محافزی سلێمانی بای ئەوەیە بەدواداچوون بۆ داهاتەکان بکە بەدڵنیاییەوە من خەڵک دەنگی پیاوەم دەسەڵاتی من دەسەڵاتی دەستوریە نەک دەسەڵاتی یاساکانیش. حکوومەتی عێراقی لە پرۆژە بودجەی ساڵی 2010 زۆر جەختی کردوتەوە ناوی هەرێمی کوردستان وەکو کیانێک نەهێڵێت و بڵێ لەگەڵ پارێزگاکان مامەڵاکەم. دکتۆر هەواڵە بوو بەکر وەکو پارێزگاری سلێمانی مامەڵە بەڕاستە خۆ لەگەڵ حکوومەتی عێراقیەکە یان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و مامەڵە لەگەڵ حکوومەتی عێراقیەکە. ئەوە حکوومەتی ئیتیحادیە بێ جۆری مامەڵەکە دیاریکاوە بێتە پێشەوە. من ئەمڕۆ لە ڕێی کەناڵە عەرەبیەکانەوە پەیامەم ناردووە داوا لە حکوومەتی ئیتیحادیەکەم لە بەغا لە بری ئەوەی بە خەمی بڵاوکردنەوەی تەسەڵط و سوڵتەی ئیتیحادیەوە بێ بەسەر هەرێمی کوردستان و عێراقیشە بە خەمی پەخشکردنی عەتای ئیتیحادیەوە بێ دەستکەوت و بەخششی ئیتیحادیەوە بێ بۆی هاوڵاتی لەم وڵاتەیە ئیحساس کات کە ئەو دەوڵەتە حیمایەیەکە ناکرێ ئێمە خۆمان پارێزین فڕۆکەی ئێرانی بۆ تۆپخانەی ئێرانی فڕۆکەی تورکی سنوورەکانمان ببێژێ وەکو لە ئەم بەیانیە کە من متەمەرەکەمە کرد بەشێکی زۆری ناوچەکانمان بەردومان کراون ئێمە خۆمان چارەسەری بکەین و بیپارێزین ناکرێ وڵاتەکەمان لە قیرانە بێ بۆیە ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستپێراوە با مکرە بە ئەرکی یاسایی و ئەو جێبەجێیەکە ئەگەر بارودۆخێکی ژاتە پێشەوە کە ئەو نوعیەتی عیلاقەیە گۆڕای ئەداکە بوو بە ئەدای حیزبی و تایبەتی و ئەجەندای سیاسی ئەوە ئێمە هاوڵاتانی وڵاتەکەمان و شارەکەمان چیمان پێ بڵێ ئەوە ئاکەین وە کەس بە دوژمنی وڵاتەکەمان نازانین دەستور بە چارەسەرە زانین بەو مەرجەی بەبێ ئینتیقائیەت جێبەجێ بکرێت. بەڵێ دکتۆر هەواڵە بوو بەکر پارێزگاری سلێمانی زۆر سپاس بۆ و دەرفەتەی بە ئێمەت بەخشی سپاس بۆ زانیاری و کاتەکەی کە بە بینەرانتدا. بەڵێ بینەرانی ئەزیز باسی ڕۆژ کۆتایی هات تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا.